عزیزان و بەڕێزان لەتەرەف خۆمان و خۆم و مامۆستا دڵسۆز خالیدی بە تایبەت ئەو گۆرانیە پێشکەشەکەین بە ئارادوو بە خاوێنی کاکە سۆرانی خۆشەویست هەروە بە خێراتن لە میوانەکان نجێ و کانیکەش ژان مەریوان هەموویان بەخێر بێن سەر چاو و سەرسەران هەروە پێشکەشە بە ئەندامان 12 سوارەی قەدیم بەخێر بێن سەر چاو و سەرسەران پێشکەشە بە ئستودیۆ مەریوان کاکە ئازاد پێشکەش بۆ بەخێراتن لە هونەرمەند کاکە عەلی جانەوەرەی بۆ کاکە ڕەحیمی بەرز و بەڕێز هونەرمەندە پێشکەسوزەکان شاری مەریوان بەخێر بێن سەر و سەر چاو کاکە ڕەفیق کاکە ئەحمەد و مامۆستا سامان درام بەخێر بێن بژێ دوێژاویمە خەونازانین هاتیای دەوالا دوێژاویمە خەونازانین هاتیای دەوالا وتیشاوە گەم نازانین ئەیدین و دنیا وتیای شاوە گەم نازانین ئەیدین و دنیا وتیای شاوە گەم نازانین ئەیدین و دنیا ژیماڵ سامیر تەکبیرمنی یا نازانی جەرگم بڕاوە تەکبیرمنی یا نازانی جەرگم بڕاوە دام و چاوە گەی نازانی نێژی بەفراوە دام و چاوە گەی نازانی هێژی بەفراوە دوێژاو دیمە خەو نازانین هاتیای دەوالا دوێژاو دیمە خەو نازانین هاتیای دەوالا وتیان چاوە گەم نازانین ئەیدین و دنیا وتیان چاوە گەم نازانین ئەیدین و دنیا تایبەت لە کۆرە مەسخا بۆ بەخێراتن لە حاجی بەهمەنی بەرز و بەڕێز کوردێ عوسمانپور بەهمەنە ڕەش ئاوا شارێ بەخێر بێن سەر و سەر چاوی ئەمە پێڵاویان سەر چاوەکان ئێمە بەخێر بێن بەخێر بێن
دووبارە لە کۆڕی مسخا بۆ حاجی بەهمەنی پەروانە کوردەی عوسمانپور بەهمەنە ڕەش کاکە شارامی بەرز و بەڕێز لە کۆڕی مسخا بە خێراتی گەرمیان پێڵێن بەخێبن سەسەر و سەرچاوی ئێمە خدا خوای زانێ نازانین من و تۆ دۆزیم خدا خوای زانێ نازانین من و تۆ دۆزیم بەو دەست یەک بگریم نازانین لای مەوکەوسی بەو دەست یەک بگریم نازانین لای مەوکەوسی دوێ شەو دیمە خەو نازانین هەتیای دەوادا دوێ شەو دیمە خەو نازانین هەتیای دەوادا وتیای چاوە گەم نازانین ئەی دین و دونیا وتیای چاوە گەم نازانین ئەی دین و دونیا تایبەت پێشکەشە بە ئەندامان مانگەشە و فیلم بۆ ئارادی و کاکە سۆران چالیماندا سەر نازانی تۆ ئەی بچیدێ چالیمان سەر دەست نازانین تۆ ئەی بچیدێ کەم نامەردی می نازانین وەلیمان دیدێ کەم نامەردی می نازانین وەلیمان دیدێ دوێ شەو دیمە خەو نازانین هەتیای دەوادا دوێ شەو دیمە خەو نازانین هەتیای دەوادا وتیای چاوە گەم نازانین ئەی دین و دونیا وتیای چاوە گەم نازانین ئەی دین